دوای زیادبوونی هێرشەکانی چەکدارانی داعش لە ناوچەکانی کوڵەجۆ و پەڵکانە و گوندەکانی دەوروبەری قەزای خانەقین، هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق چەند کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و ڕێکەوتن لەسەر هەماهەنگیکردن لە نێوانیان و پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنەی لە نێوان هەردوولادا هەیە. بەڵام تا ئێستا هیچ جۆرە هەماهەنگیەک لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق نەکراوە. بەرپرسێکی باڵای پێشمەرگە لە سنوورەکە دەڵێت هێرشەکانی داعش زیاتر بووە و ڕێککەوتنیش دەربارەی هەماهەنگی و کاری هاوباش نەکراوە بەکرداری. ئێمە لە ماوەی پێشووە چەندانی شتێک وەزارەتی پێشمەرگ لە ڕێی لیژنە فەرعەکانەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە دانیشتمون لە ڕێگای مەرکەزی تەنسیقی مشتەرەک. ئەوە چەوچوار دانیشتە بووین، کۆمەڵێک تەفاومی باشە بوو، بەڵام چەند پێشنیارێکمان کرد لەم ئاخیرە ئەوەی کە جێی نیگەرانیە حکوومەتی عێراق مماتەڵە بەو دانیشتنانەوە ئەکە تا ئێستاکە تەفعیل نەکراوە. بۆ نمونە ئێمە داوای ئەو شوێنانی کە فراغی ئەمنیە داوامان کڕۆ ڕەبیە بە یەکەوە دانین، ئەو ڕێگایانە بە یەکەوە ئەوە بکەین عملیاتی مشترەک دروستکەین. حکوومەتی عێراقی مماتەڵەی پێوەکە بۆیە ئەمەش سلبیاتی خراپیە بەسەر ئەو ناوچانی کە لە ئەو منطقەی چەمی شێخباوە و تەلمەنجەل و غەڕە و پەلکان و ئەوانە داعش ئەبینی بەم ڕۆژگارە هەجەماتەکە هێرشەکاتە سەر حەشد هێرشەکاتە سەر حکوومەتی عێراقی جێشی عێراقی ولیان ئەکوژێ بەداخەوە. ئەمە سەبەبی ئەوەیە ئەو نەبوونی هەماهەنگی و تەنسیقەیە کە نەماتوانیوە لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناوچە فراغانە. سەرباری بوونی بۆشایی ئەمنی و مەترسیەکانی داعش و کەتیبە چەکدارەکان لە ناوچەکە، ئێستا میلیشا شیعەکان بە تایبەت چەکدارانی حەشدی شەعبی بوونەتە مەترسی بۆ هێزەکانی پێشمەرگە و دانیشتوانی ئەو ناوچانە بە تایبەت ناوچە کوردنشینەکان. ئەو چەکدارانە هەوڵی کۆنتڕۆڵکردنی شوێنە ستراتیژیەکان و فراوانکردنی قەڵەمڕەوی خۆیان دەدەن. ئەمەش لای هێزەکانی پێشمەرگە قبوڵکراو نییە و بەهۆی متمانە نەبوون بەو هێزانە لە چەکدارانی داعش زیاتر خراونەتە ژێر چاودێریەوە. ئێستا مەرحەلەی باشمان بڕیوە، ڕێکەوتنی باش هەیە لە میوان وەزارەی پێشمەرگە و وەزارەی بەرگری عێراقیە، حالیان لەژنەمانەیە و بەرەو پێشکەوتن لە ڕووی نیشتەمە. ئەوە هێزێکی تازە بوو لە خوارەوە هاتبوو، تەبەن هێزێکن ئاگان لە وەزعەکە نەبوو، باش ڕێکەوتن و ئەوانە گەینە قەناعەت کە هەڵا بوونە و ئیعادە نەزەریان کردە و گەڕانە. حەشدی شەعبی خۆی هێزێکی مێلیشیاتی مەزهەبیە، هیچ پەیوەندیەکی وا خاک و نیشتمانی عێراقێکی نەتەوایەتیەوە نییە. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی ناوچە دابڕێنراوەکان بۆشاییەکی ئەمنی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق دروست بووە. بەهۆی پڕنەکردنەوەی ئەو ناوچانەش چەکدارانی سەربە هێزە جیاوازەکان هەوڵی کۆنتڕۆڵکردنی دەدان. داعش سوود لەو بۆشاییە ئەمنیە و نەبوونی هەماهەنگی نێوان هێزەکان وەردەگرێت و لە ماوەی ڕابردوودا چەندین هێرشی کردوتە سەرگودنشینان و هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق. بە جۆرێک تەنیا لە ماوەی 3 مانگی سەرەتای ئەمساڵدا 45 هاوڵاتی کوژراون و 52 کەسیش لە هاوڵاتی مەدەنی و هێزە ئەمنیەکان لەلایەن چەکدارانی داعشەوە فڕێنراون. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی سەوزڵاخ.